ئەو کەیسەی دەستدرێژیکردنە سەر و مناڵی کە لە شاری هەولێر ڕوویە کەیسەکە بە پێی مادەی 393 سکاڵاکە تۆمارکراوە لەلایەن کەس و کار و باوکی مناڵەکەوە و ئەو کەیسەی دەستدرێژیە واتە اختساپە هەتاوەکو لەبەرەوەی ئێستا دۆسیەکە هێشتا لە لێکۆڵینەوەیە و محکەمە قەراری کۆتایی لەسەر نایەوە بۆ ئێمە بەتەواوی ناتوانین تەفاسیلی کەیسەکە بخەینە ڕۆ بەڵام ئەوەی کە هەیە ئەوەیە مناڵێکە لە خوار تەمەنی 18 ساڵ دەستدرێژی کراوەتە سەری و سکاڵاکە بە پێی مادەی 393 لە یاسای سزادانی عێراقی تۆمار کراوە کە بە پێی ئەو مادەیە کە لەو یاسایە هاتووە دوو جۆر سزا هەیە بە دڵنیاییەوە بۆ تۆمەتباران لەو کەیسەیە ئەگەر دۆسیەکە بەتەواوی محکەمە بگاتە ئەو قەناعەتی کە بەڵگەکان تەواو بن و کەسی تۆمەتباران لەو دۆسیە کەسی دەستدرێژی کارن هەتاوەکو سزای ئادامیش لە ناو یاساکەیە هەیە لە ناو مادەکە هەیە تۆمەتبارەکان زیاد لە کەسێکن هەر کاتێک ئەو کەسەی دەستدرێژی کرێتە سەر ئەگەر هاتوو تەمەنی مناڵ بێ و دەستدرێژی کارەکان زیاد لە کەسێک بن ئەو بە بارودۆخی توندکردنی سزادانرێت لەبەرەوە بە هیچ شێوەیەک مەشمول نابێ بە ئازادکردن بە کەفالەت وەکوتم لەبەرەوەی سزاکەی سزایەکی قورسە هەندێک جار هەتاوەکو 15 بۆ 20 ساڵ زیندانیە یاخود سزای لە سێدارەدانە کە ئەم دوو جۆرە سزایە بە هیچ شێوەیەک تۆمەتباران لە مەرحەلەی لێکۆڵینەوەیە لە قۆناغی لێکۆڵینەوەیە مەشمول نابن بە ئازادکردن بە کەفالەت هەمومان ئەزانین مادەی 393 لە یاسای سزادانی عێراقی هەر کاتێک بارودۆخی توندکردنی تیا بوو تۆمەتباران مەشمول نابێن بە ئازادکردن بە کەفالەت. ئێمە وەکو مناڵ پارێزی کوردستان لە ساڵی ڕابردووە تا مانگیەکی ئەمساڵ بەردەوام لەسەر کەیسەکە ئیشمان کردو کارمان کردووە سەرەتا وەکو توێژەرانی دەرونی و کۆمەڵایەتی مناڵ پارێزی کوردستان لە هەولێر سەردانی و سخێزانیان کردو پلانیان بۆ داناوە پلانەکەەوە بۆ کە بەسی قۆناغ هاوکاری مناڵەکە بکرێ یەکەم چارەسەری دەرونی بووە بۆ مەبەسە لەگەڵ ڕێکخراوی ژیان بۆ مافی مرۆڤ بۆ بەشی دەرون ناسییان هەیە ئەوان چارەسەری دەرونی لەگەڵەوەن تەنسیق کراوە چەند جلسەیەک بۆ مناڵەکە کراوە و گەشتنەوە قەناعەتە کە تا ڕادەیەک مناڵەکە سوودی بینیوە پلانی دووەمەوە بۆ کەو مناڵە بگەڕێنینەوە بەرخوێندنیش لەسەرەوە کراوە بەڵام بەداخەوە لەبەرەوە کەیسەکە تۆزێک حساس بۆ باوکی بە باشی زانیە مناڵەکە نەچێتەوە بە خوێندن ئەمە بۆ هۆی کە ساڵێکی خوێندنی فوتێ باوکی پێی باش بنەچێتەوە لەبەر هەندێک حاڵەت و زڕۆف کە ترسیە بوو مناڵەکە بفرێنن جارێکی تر پلانی سێمەوە بوو کە لە ڕووی یاساییەوە کاری بۆ بکرێ بەداخەوە ئەو کەیسە پێژێمە ئیشی لەسەر کرا بوو بەڵام بە حکومەوەی کە دادگا لە ساڵحی مناڵەکە بڕیاری نیابوو بۆیە باوکی جارێکی تر پێی باش بوو کە پارێزەری تری بۆ بگرنەوە ئیش بکەنێمەوە کۆ مناڵ پارێزەری خۆمان هەبوو ئیشەکانی کرد لە مانگی 2009 یەکەم محکەمەی جەلسەی بۆ هەبوو لە مانگی یەکیش بە ئەمان شێوە بەڵام باوکی بە شێوازی بەڕێوەبردننی دادگا ڕازی نەبوو بۆیەوە بوو کامومان بینیمان لە ڕووی ڕاگەاندنەکەوە هەڵمەتیشی کرد بۆی کە بەهانای مناڵەکەیەوە بچێت هەمیشە وامان پێ باش بۆ ئەم حاڵەتانە کە ڕۆیان بەڕاستی نەچێتە ناو ڕاگەاندن و میدیاکانەوە لەبەر پاراستنی مناڵەکە چونکە بەرژەوەندی باڵای مناڵەکە لە پێش هەموو شتێکەوەیە بەڕاستی بەداخەوە ئمە هەمومان نەزانین پیشاندانی ئەو مناڵە لە ڕاگەاندن لە سوشال میدیا زەرێکی زۆر بە مناڵەکە ئاگەێنێ لە داهاتووی مناڵەکە ئێستا ئەو مناڵە بچێتە هەر شوێنێک ئەناسرێ خەڵک بە شێوازێکی تر سەیرەکە ئەمە بۆ خۆی کێشێک ئێمە بۆیە پێمان باشە هەر کەیسێک کە بێت بەڕاستی پارێزراو بێ و هەر کاریشی بۆ کرێ بە پارێزرایی بمێنێتەوە ئەو کچە تەمەەن 8 ساڵەکە دەستدرێژی سێکسی کراوەتە سەری و ئێمە ئیدانی ئەو کارە قێزونە ئەەکەین و داواکارین لە حکومەت و لە بەرپرسان و لە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر ئەم پرسە بێنە جواب و مافی ئەو کچە جێبەجێ بکرێ و بە سزای خۆیان بگەن ئەو تاوانبارانە داواکارین لە حکومەتی هەرێم لە بەرپرسان لە هەموو ئەوەی کە بەرپرسە لەم هەرێمە بە زووترین کات ئەم تاوانبارانە بە سزای خۆیان بگەن چکە ئێمە پێشتر شتی وا نەبووە بەڕاستی ئەم شتە زۆر یعنی کارێکی زۆر ناشیاوە کراوە بەرامبەر ئەم کتە.